تیلیسکۆپی ئاسمانی هەبڵ وێنەی زۆر سەرنج ڕاکێشی پێداوین لە واڵایی ئاسمان، بەڵام وردەکاری تەواو نادات کە یارمەتی پشکنینەکانی ئێمە بدات بۆ گەڕان بە دوای ژیان لە ناو ملیارەها گەلە ئەستێرە لە گەردووندا. ئەگەر بەدەیان لە سەدی ئەو ئەستێرانە کۆمەڵە ئەستێرەیەکیان هەبێت کە هاوشێوەی زەوی بێت و شیانی ژیانی تێدا هەبێت، پاشان وا دەردەکەون کە ملیارەها لەوانە تەنها لەگەڵ ئەستێرەی کاکێشاندان. هەروەک ئەندامی کۆمیتەی ناسا لە بواری ئەو هەسارانەی کە لە دەرەوەی سیستەمی پەیوەندیدار بە خۆرەوەن جەستن کریپ تیشک دەخاتە سەر ئەوەی کە چۆن و چی دەکرێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بۆ گەڕان بە ناو واڵایی ئاسمان لە ماوەی 10 ساڵی داهاتوودا. لە مانگی نۆدا لیژنەکە راپۆرتێکی بڵاو کردەوە کە تیایدا ئەنجامدانی چەندین وردەکاری ڕاستبارد. یەکەم هاندانی ناسا بۆ گەشەپێدان کە دەست بە ناردنی کەشتیەکی ئاسمانی تایبەت بە وێنەگرتنی ئەو هەسارانە بکات کە هاوشێوەی هەسارەی زەوین، بەڵام ئەوەش ئاسان نییە. ئەگەر تۆ هەوڵی وێنەگرتنی هەسارەیەک بدەی ئەوە تووشی چەندین ئاستەنگ دەبیتەوە. یەکێک لەوانە جاکردنەوەیانە لە ئاسماندا چونکە زۆر بچووکن، کەواتە تۆ پێویستت بە چەندین جۆر و قەباری جیاوازی تێلسکۆپەکە هەیە. بۆ ئەمە گرفتەکە کەش و هەوایی ناڕوونی زەویە لەسەر وێنەکان، ئەمەش کارەکە سەختتر دەکات. لیژنەکە باوەڕیان وایە کە ئەرکی ناسا کۆکردنەوەی داتاکانە لەسەر کەش و هەوای زەوی و بەکارهێنانی ئامێری بەهێزترە بۆ ئەوەی بتوانێت ئەو گرفتانە چارەسەر بکات، کەمەش پێشەنگە بۆ ڕاستپاردەی دووەم کە دروستکردنی 2 تیلیسکۆپی گەورەیە لەسەر زەوی کە بەرهەمهێنانی وێنەکانیان 10 جار ڕوونترە لە دووربینی هەبڵ، ئەمەش لە تاقیگەی کریپ و هاوپیشەکانی کە کار لەسەر ئامێری نوێی تر دەکەن. ئەو ئامێرە لەو پەڕی پێشکەوتندایە کە یارمەتی زانایان دەدات بۆ ڕاستپاردەیەکی تر. کەمەش تەواوکردنی بەشێک لەو بودجەی تەرخانکراوەیە بۆ بەرفراوانکردنی لە ڕووماڵکردنی تیشکی ژێرسوور کاتێک ڕەوانەی واڵایی ئاسمان دەکرێت. ئەوە تەنها بە دوای ئەو هەسارانە داناگەڕێن کە سەدان ساڵی تیشکی لێمانەوە دوورن، بەڵکو زانیاری کۆ دەکەنەوە لەسەر پێکاتی ئەو هەسارانەی کە ئایا بە کەڵکی ژیاندێن یان نا. کریپ دەڵێت دەبێ وەڵامی هەموو ئەو پرسیارە لە مێژینانە بدرێتەوە. ئایا ئێمە تەنیاین؟ ئەوە پرسیارێکی کاریگەرە نەک تەنها لای زانست خوازان بەڵکو لای ئاین ناسان و فەیلسوفەکان و لە بوارەکانی دیکەش. بووە بە خولیایەک، ئەوە بەشێکە لە مرۆڤ. ئایا جیهانی ئێمە تایبەتە و تەنها خۆیەتی؟ ئایا ژیان لەسەر هەسارەکانی تری دەرەوەی زەوی هەیە؟ ئایا دەتوانین پەیوەندیان لەگەڵدا بکەین؟ ڕاستپاردەکانی دیکە بۆ دەستپێکردنی وەڵامدانەوەی هەموو ئەو پرسیارانە دروستکردنی ئامێرێکی هونەری پێشکەوتووە و پێکێنانی تۆڕێکە بۆ تیمەکان لە سەرتاسەری جیهان بۆی هاوکاریان بکات، هەروەها دروستکردنی بەرنامەیەکی وەبەرهێنانە تا خەرجی هەموو ئەوانە بکات. راپۆرتەکە لەلایەن کۆنگرێسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێداچوونەوەی بۆ دەکرێت و لە پلانی فیدراڵدا بەکاردەهێنرێت بۆ گەڕان بە دوای هەسارەی نوێدا بۆ دۆزینەوەی ژیان لە دەرەوەی زەوی لە ماوەی 10 ساڵی داهاتوودا.